إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام، لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله، نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بەڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. حاڵ و ئەحواڵ و وەزعی مسلمانان لە جیهاندا، بە تایبەتی مسلمانانی بۆرما، ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. مملكة أراكان، وڵاتی ئەراکان کەوتووەتە لای خوارووی ڕۆژهەڵاتی ئاسیاوە، لە لای ژووریەوە سینە، لە لای خواروویەوە تایلەندە، لە خۆرئاوابوونیەوە بەنگلادیشە، لە ڕۆژهەڵاتیەوە هێندە. ئەو وڵاتە لە قەدیم و لە مێژەوە ئیسلامی پێگەشتووە و خەڵکەکەی مسڵمانن. ساڵی 172 هیجری، 172 ساڵ دوای کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە، ئیسلام لەو وڵاتەیە بڵاو بووەتەوە و لە سەردەمی ئەمیری ئیمانداران هارون الرەشید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کاتێ بازرگانەکانی ئیسلام بە وڵاتاندا بڵاو بوونەوە، ئەندونوسیا مسلمان بوو بەهۆی ئەخلاقی جوانی بازرگانە مسلمانەکانەوە. وردە وردە ئیسلام تەشەنەی کرد بۆ فلیپین، پاشان مالیزیا، پاشان وڵاتێک لە دەوروبەری ئەوان، وڵاتێکی بچووک کە ناوی ئەراکان بوو. ساڵی 172 هیجری ئیسلام لەوێ جێگیر بوو، خەڵکەکەی مسلمان بوون، هەمویان باوەشیان بۆ ئیسلام کردەوە، عەقیدەیەکی پاک، ئەخلاقە ئیسلامیەکانیان لە خۆیانە جێبەجێ دەکرد. ئەوانەی سوڵتان بوون بەسەریانەوە، حاکم بوون، هەمووی مسلمان بوون، دەستیان کرد بە دروستکردنی مزگەوت و ماڵی خوا. لە لای مزگەوتەکانە حوجرەیان کردەوە بۆ حیفظی قورئان و فێربوونی علومی شەرعی. کاتی ئەو وڵاتە مسلمان بوو، عوملەیەکیان دەرکرد، سکەیەک، پارەیەک، لە ژووروی سکەکەوە نووسیو بوویان لا إله إلا الله محمد رسول الله. لە خواروی سکەکەوە نووسیو بوویان ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی. ئەمە ئەو سکەیە بوو کە وڵاتی ئەراکان عوملەیان بوو، ئاڵوگۆڕی دراو، کات لە ناو خۆیانە بەکاریان هێنا، ئەو سکەیان بەکارهێنا.
لەسەر منهەجێکی صحیح بوون چەندین سەدە و قەڕن ئیسلام لە وڵاتی ئەراکانە حاکم بوو. وردە وردە ئیسلام لە ئەراکان بڵاو بوویەوە و تەشەنەی کرد بۆ دەرەوەی ئەراکان، بۆ دەوروبەری وڵاتێک هەبوو لە نزیکی ئەراکان پێوترێ بۆرما. ئەو وڵاتە کە بۆرمایە وڵاتێکی بتپەرستە و بوذین. کاتێ ئیسلام گوازرایەوە بۆ ئەوێ هەندێک خەڵکی بۆرما مسڵمان بوون لە ئەراکانەوە، خەڵکی ئاتوچۆیانە کرد بۆ بۆرما بۆ هۆی ڕەوشتی بەرزی مسڵمانانی ئەراکانەوە. بۆرمیەکانیش وازیان لە بوذیەت هێنا و بتپەرستیان واز لێهێنا. ئەمەیان پێ قبوڵ نەکرا بوذیەکان، خەڵکی بۆرما. بوذی ئەیان بینین سەرتاشراوێکی سافن، ئابایەکی پرتەقاڵیان لەبەرایە، ئیمانیان بەوە نییە کە پێڵاو لە پێکەن، پێپەتین، پیسترین قەومن لەسەر ئەرز، بێڕەحەمترین قەوم لەسەر ئەرز، بێویژدانترین گەل لەسەر ئەرز. ئەڕۆیت بەناو ئەو وڵاتەیە بۆرما ئەبینی هەر شوێن و کوچە و کۆڵان و شەقامێک بتێکی بۆرمای هەڵواسراوە. ئەم بۆرمایەکە، ئەم بوزایەکە ئیمانی بە تەناسوخ هەیە و ئیمانی بەوە هەیە کەسێک کە مرد ئەتوانن دروستی کەنەوە و کوڕەکەی یا کچەکەی وەکو خۆی لێ بێتەوە هەر خۆی بێت. ڕۆحەکان نەقڵ ئەبن بۆ کەسەکانی تر و بەخوای داعەنێن بووزا. ئەوانە ئەمەیان پێ قبوڵ نەکرا، بۆیە حقد و قین دروست بوو لە دڵیان بەرامبەر مسڵمانەکانی ئەراکان. هێرشیان کرد لەسەر ئەراکان، ئەو وڵاتەیان داگیر کرد، هەموویان احتیلال کرد، سەرکەوتن بەسەریانە و ناوی ئەراکانیان گۆڕی بۆ میانمار و احتیلالیان کرد و داگیریان کرد و خەڵکەکەیان زەلیل کرد و مستەضعەف و داما و بێنان و بێئاو و بێژیان کرد. ئەوەی خوا پێی ناخۆش بێ و ئەوەی مرۆڤایەتی بەهەژێنێ کاتێ داگیر کرا بەرامبەر مسڵمانەکان ئەنجامیاندا. ساڵی 1784 ئەراکان داگیر کرا، 200 ساڵ لەمەو پێش. ساڵی 1784 میلادی، 200 ساڵ لەمەو پێش تقریباً ئەراکان داگیر کرا و بۆرما داگیری کرد، ناوەکەشیان گۆڕی بۆ میانمار. مسلمانان لە پاشەوە کە دەوڵەت بوون لە ئەراکان بوون بە ژێردەستە و ئەقەلیەت. بۆرما 50 ملیۆن بوو، بەڵام ئەراکان 4 ملیۆن بوو. کاتێ داگیر کرا لە 115 خەڵکی ئەو وڵاتەی پێئەهێنرا. بۆیە ئەم 5 ملیۆنە ڕێگەیان پێ نەدرا لە شارەکانە بژین، چون لە لادێکانە بۆ خۆیان لادێیان دروست کرد، لە ناو لادێکانە مزگەوتیان دروست کرد، لە ناو لادەیە ئەژیان، لە گوندەکانە ئەژیان. وردە وردە تەجەمعاتی خەیری، منەظەماتی خەیری لەو گوندە مسڵمانانەی میانمارە ئەراکانە بڵاوە بوونەوە و خەڵکیان فێری دینداری دەکرد. ئیسلام وردە وردە زیاتر تەشەنەی ئەکرد. ئەو بوزیانە، ئەو داغلە دڵانە هەموو جارێکۆ ئەبوونەوە تەنگیان هەڵەتی بە مسڵمانەکانی ئەراکان کە ناویان نا میانما. هێرشیانە کرد لە سەریان، لە هێرشێکا بۆ سەریان 150,000 مسڵمانیان سەر بڕی و شەهیدیان کرد. ماوەیەک مانگێک شەڕ ڕاگیرا، لە هێرشی دووهەما هێرشیان کرد، 60,000 مسلمانیان شەهید کرد، 500,000 مسلمانیان ئاوارە کرد. بڵاو بوونەوە مسلمانانی ئەراکان بە وڵاتاندا، بە تایبەتی بەنگلادێش، پاکستان، ئەچوونە ئەو وڵاتانەوە کە لە خۆیان هەژارتر بوون
وردە وەردەوای لێ هاو لە پاکستانەوە ئەو داماوانە دەستقرتا و قاچقرتاوانە ئەگوازرانەوە بۆ مەککە ئەوەی چوو بێ بۆ مەککە و بۆ سعودیە حەجی کردی بێ عەمرەی کردی بێ ئەیان بینی زۆربەیان دەستیان قرتێنراوە چاویان دەرهاتووە لاقیان بڕاوەتەوە ئەوانن کە لە ئاراکانن بوزیەکان وەیان لێ کردوون بەردەوام ئەم بوزیانە ئەم بتپەرستانە ئەم بێویژدانانە لەناو گوندە موسڵمانەکانی ئەراکان بەردەوام ئاژاوە و پشێوی و ناڕەحەتیان دروست دەکرد کوشتنی زۆر عەذابی زۆر سوتاندنی خەڵک بە زیندویی بەنزینکردن بە خەڵک بەسەر منداڵی زیندووە و بە زیندوی ئەیسووتێنێ کارەبادان لە منداڵی 2 مانگ و 3 مانگ و 2 ساڵ خنکاندنی خەڵک لە ئاوە هەتا خنکێ سەری بەرز نەکەیتەوە درەندە تێبەردان ئەچێتە سەر منداڵ کەسێک 80-90 کیلۆ ئەبێ ئەڕواتە سەر جەستەی منداڵێکی 2 ساڵ هەتا نەمرێت شەهید نەبێ وازی لێ نایەنێت ئەیان بینین لە ڕاگەیاندنەکانە لەگەڵ ئەمەشە هاتن هەندێ یاسایان دانا بۆیان یەکەم منعیان کردن کە مزگەوت دروستکەن نابێ لە ئەڕاکانە مزگەوت دروست بێت دووهەم نابێ هەویەی خەڵکی بۆرمایان هەبێت جنسیەیان لێ سەندرایەوە هەمووی سێهەم مسلمانان منع کران لە ئیش لە دامەزراندن نابێ ئیشیان هەبێت چوارەم نابێ لە تعلیمی عالی و خوێندنی باڵادا دەوام بکەن نابێ خوێنەوار بن پێنجەم العمل القەسری بە زۆر ئیشکردن بە زۆر ئیشیان پێکردن دروستکردنی بتخانەکان و معبەدیان دروستکردنی پرد و ڕێگە دروستکردنی باڵەخانەکانیان بە مسلمانەکانیان دروست دەکرد واجب کرابوو لەسەریان ئەبێ خۆیان خوادنیش بێنن ئەبێ خۆشیان کرێ سیارەیان سەر و ئەو سەر بەن نابێت هیچ یارمەتێکیان بگرێت نابێ قطعەت و خبز پارۆنانێکیان بنێ تا ئێوارە ئیشیان پێکردن ئەبێ خۆشیان نان پێیاکەن و لەگەڵ خۆیانە نان بێنن فەرمانە کرا بە مسلمانەکان بێن ئیشکەن ئەیان ود وەرن ئیشکەن ئەیان ود برسیمانە و هیچمان نییە لەگەڵ خەڵمانە بیهێنین تا بیخۆین بە برسەتی ئیش ناکرێت ئەو گەنجە مسلمانانەیان شەهید دەکرد ئەوەی ئیشنەکا کوژراوە پێیان ئەوتن بۆچی لەگەڵ خۆتا خواردن نایەنی منع کران لە سەفەر نابێت سەفەر بکرێت بڕۆن بۆ هیچ شوێنێ لە پێش چاوی هەموو عالەم نایەنە بۆ هەر ناڵی بۆ جینۆساید کرا ئەمڕۆ کوا یونسێف کوا یونسکۆ کوا نەتەوە یەکگرتووەکان کوا نێڤیتۆ کوا ئەنجومەنی ئاسایش کوا دادگای لاهای بێئیش کوا دیموکراسیەکەی چەرچڵ کوا خاوەن خەڵاتی نۆبڵ کوانێ دیندار کوانێ بێدین ئەی کوانێ پاپای ڤاتیکان کوا ئاژەڵ دۆست کوان ئەوانەی وان لەسەر پۆست کوان جەزیرە و واشنگتن پۆست لە بۆرما ڕوویدا هۆڵۆکۆست کوا موسڵمان کوا ئیسلام دۆست کوا عەرەب سعود و ئەزهەر کوا ئیمارات کووەیت قەتەر کوان شوێنکەوتەی ڕۆم و تەتەر کوان ئەوانەی وێردی زمانیانە ئەڵڵاهو ئەکبەر لە پێش شاوی گەورەکانی عەرەب ئەبینی مسڵمانان چیان لێ بەسەریەت ماوەیەک لەمەوبەر چەند مانگێک لەمەوبەر دە داعی گەورە دە مامۆستای ئاینی و ئیمام و خەتیبی گەورە لە پاسێکی بچووکە ئەگەڕان بە گوندەکانی ئەراکانە بۆ ئەوەی خەڵکی فێری دینداری بکەن و ژن لە خەڵکی مارەکەن و دینی ئیسلام بڵاوکەنەوە و سڵح و ئەو شتانە بکەن کۆمەڵێک چەتەی بوذی بۆیان دانیشتن
ئەوانەی کە حافظ قورئان بوون هەموو قورئانیان لەبەر بوو خۆیان دانیشتن مەجموعەیەک هەموویان گرتن کە گرتنیان بە چەقە و بە قەمە دەستیان کرد بە ئازاردانی جەستەیان هەموو جەستەیان کون کردن پاشان بەتەل زمانیان بەستن زمان بەتەل بە پلایی زمانیان دەرهێنان لە قورگیاندا بۆ چونکە خەڵکیان فێرە کرد بە زمانیان بڵێن لا إله إلا الله محمد رسول الله أتقتلون رجلا أن يقول ربي الله تنها تاواني أو يغلي لا إله إلا الله خلقي فيري لا إله إلا الله أكا زماني هردا عالمكيان درهنا پاشان بزندوی و با چقا هەمویان یەک لە دوایەک شەهید کردن ئەوەندە حاقد بوون بەرامبەریان جەستەشیان سوتاندن پاشان مسلمانانی عێراقان بۆ دیفاع لەم زانایانە دەستیان کرد بە خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕین لە بەرامبەردا ئەوەی کە ئەیبینن ئەوە ڕوویدا 2600 گوند سووتێنرا بە ئەوانەیە کەوان تایە 90,000 کەس ئاوارەی دەوروبەر بوو بەحر بەڕ زۆربەی مناڵ و ئافرەت لەناو دەریاکاندا خنکا زۆربەی خەڵکیان بە زیندوی ئەسووتان ئەیبینین وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد هەموو تاوانێکیان ئەوە بوو ئیمانیان بەخوا هەبوو هەموو تاوانێکیان ئەوەیە ئەڵێن لا إله إلا الله ئەبینی چیەکەن بۆ برا مسلمان و خوشکە مسلمانانە لە بۆرما ئەبینی چه عەزابێکیان هەیە مناڵ ئەبینی ئەمەی هەموو بە زیندویی بڕاوە دەمی هەڵقڵیشێنراوە مناڵ ئەبینی چاوی دەرهاتووە ئافرەت ئەبینی منداڵ لە باوشایەتی منداڵەکە شیری ئەخوا ئافرەتەکە سەر بڕاوە زۆربەی خەڵکی سووتێنران بەنزین کرا پیایە بە کارەبا ئەیان سووتێنن ئەبینی چیان پێیەکرێ هەموو یەکێ لە ئێمە پرسیارەکا لە خۆی ئێمە چی بکەین بۆ ئەوان دەسەڵاتمان چییە ئەوەی کە خۆی ظڵمی بینی بێت ئازار ئەچێژێ بۆ مەظلومان ئەوەی کە خۆی جینۆساید و کیمیاباران و ئەنفال و دەربەدەری و ماڵکاولی و ماڵسوتایی و ماڵوێرانی بینی بێت بۆ مسلمانانی عالەم لێقۆما و مستەضعەفانیش ئاوا خەفەت ئەخوا ئێمە تەنها دووشتمان لەسەرە بۆ ئەو برانەمان بیکەین یەکەم دوعای خێر دعای خێر دعوة المظلوم دعای برای مسلمان بۆ برا مسلمانەکەی بظهر الغیب مستجابە ئەو ئاگای لێ نییە کە دوعای خێری بۆ ئەکەی خوای گەورە لێت وەرەگرێ پاداشت بۆ ئەنووسێت الدعاء سلاح المؤمن دعا چەکی مسلمانە یەکەم ئێمە ئەتوانین بە دوعا یارمەتیان بین بە دوعا بڵین خوایە ئێمە چۆن ئەوان مەظلوم بووین خوایە ئەوان ڕزگار کەین ئینشاءالله دووهەم قەزیەکەیان بڵاوکەیتەوە باسییان کەی لای خەڵکی لای ماڵ و مناڵت لای مەدرسەکان قوتابخانە و خوێندنگاکان جامیعە و زانکۆ و پەیمانگا و مەعهەدەکان ئەمە باس بکرێ ئەم زوڵمە ئەوەی لە مسلمانانی ئاراکان ڕوویاوە لە تەعریخا ڕووی نەیاوە نە فیرعەون نە نەمرود نە ئەبوو جەهل نە هیتلەر هیچ کەسێک شتی وای نەکردو بەرامبەر بە خەڵکی ئەوەی کە ئەیبینی لە تەعریخا شتی وا ڕووی نەیاوە لە مێژوودا شتی وا نەبووە چی ئەکرێ بۆ خەڵکە بێدەسەڵاتە مەظلومە کاتی ئەبینی چی ئەکرێ بۆ مسلمانە ڕەش و ڕووتانە کە دەسەڵات بنێ دیفاعێ بکەی مرۆڤایەتیت لەبەر چاوەکەوێت هەست دەکەی مرۆڤبوون نەماوە ئەمانە حەیفە پێیان بووترێ درەندە زۆر چاکە
ئیسلامی پیرۆزەکە حاکم بێت ئەزانی چیان پێیەکە بەو زاڵم و کافر و بوذیە بتپەرستانە چیەکە أعوذ بالله من الشيطان الرجيم إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. وفرميت پاداشت و سزا و تۆڵەی ئەوانەی کە شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەرەکەی یەکەن عەلەیهی الصەلاة وەسسەلام و لەسەر ئەرزا فەساد بڵاوەکەنەوە کە خەڵکی ئازارەدەن پاداشتەکەیان ئەوەیە ئەبێ بکوژرێن یا هەڵواسرێن یا دەست و قاچیان ببڕێت چونکە ماڵی خەڵکیان تاڵان کردووە بسووتێنرێن لەناو ببرێن العين بالعين والأنف بالأنف والجروح قصاص شید لێەکا بەرامبەری ئەنجامی بە ئیسلام عەزیزە ئیسلام زەلیل نییە ئەوە شوێن کەوتوەکانیان زەلیلیان کردووە ئەوە شوێن کەوتوەکانن مەزلوومن و زەلیلن و دەستیان گرتووە بە دنیا داوازیان لە جیهادێناوە ئەگینا جیهاد و تێکۆشان هەولێی ئومەتی پێغەمبەرە جیهاد واجب بووە بۆ دیفاع لە نەفس نەک ئیش بێ ڕەتکاردانەوەیە عەمەل نییە ڕەتفعل جهاد أينقص الدين وأنا حي أبو بكر فروي بجهاد إسلام رزقار كرا جهاد بين صوها وي أمتي بيغمرا صلى الله عليه وسلم من لم يهتم بأمر المسلمين فليس منهم بيغمرا فرمي صلى الله عليه وسلم أركس يا جرنجي بإيشوكاري مسلمانان مدى لوانية مثلا المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى مسلمانان هم يقدستن ويقلاشن أو آزار تيجي من توش بتيجين أجر أو آزاري أو عناس بينكين لإيمانك من بترسين من رأى منكم منكرا فليغيره بيده هر کەسێک منکەرێکی بینی شتێکی ناشرینی بینی ئەبێ بەدەست بیگۆڕێت ئەگە نەیتوانی بلیسانی بە زمان قسە بکە ئەگە نەیتوانی بە دڵ حەزی لەو کارە نەبێت هەندێک میدیای کوردیش پاساو دێننەوە بۆ بوزیەکان کە بۆچی وایان کردووە بە مسڵمانەکان بەداخەوە بۆ NRT لەم منبەرەوە زۆر عەیبە بۆ NRT مع الأسف بۆ NRT كناري بيلاين تاك كناري أهلي بيلاين دفاع لبوزيد كي مع الأسف حاكم مسلمان كان حاكم عرب كان بتايبت سعودية خليج ملك سلماني نامرت فيضان دايوتي لأمريكا 6 مليار بۆ 7 مليار زەرەریاوە پەیوەندیەکا بە ئەمریکا پاشای سعودیە ئەڵێ ئامادەم هەمووت بە ببژێرم ئەو تۆفانەی داوێتی لە ئەمریکا هەمووی خۆمەیە چەندین ڕۆژە مسلمانانی عێراقان لە زیلەت و لە کوشتن و لە سووتاندن و لە ئازاردان قسەیەکی نەکردووە یا قسە هەڵوێستێکی نەبووە ئەو نامەردە ولا تعربكان أخرجوهم من قريتكم إنهم أناس يتطهرون همو تاوانك يوم مسلمان وانك باك مسلمان وهروها ما في مروفي دروزن دادقاي لا هاي نامرت تقينوية لفرنسا روى دا 3 نفر أكجريت أرو أن يرين بو جهنم أو بتبرستو مشركو أوانك لفرنسا أمرن كافرانا 3 نفر أمريت لباريسا همو دولي عالم كويبت ولا باريسا اي ارهاب اي اسلام تيرورست اي شي بلام ورا بزانا كي تيرورستا كي ارهابا
وەرە ببینە بزانە لە ئاڕاکان و لە بۆڕما چی ڕوەدا، وەرە ببینە بزانە چۆن ئافرەت پارچە پارچە ئەکرێ، داوای مافی ئافرەتیشم لێ دەکات. ئەمانە درۆزنن، ئەمانە ئینسان دۆز نین. ئەی کوا دیموکراسی درۆزن، دیموکراتی درۆزن کووە بۆ قسە ناکا لەسەریان؟ ئەوانە مرۆڤ نین، ئەوانە ئینسان نین. والله العظيم ئەوانە مسلمانیش نەبوونە من ئەم قسانە مەکرد لێرەوە. خەڵکی ئاڕاکانی مسلمانیش نەبوونە مادام مەظلوم من هەردیفاعم لێ کردم. بەڵام لەبەر دینەکەیان وایان لێ کرێ. ئەی کوا ویلایەتی فەقیهی درۆزن بۆ دیفاعی ناکا، بۆ کۆڵبەڕە کوردەکانمان ئازان ڕەش و ڕوت کۆڵبەریشی پێ ڕەوا نابینی ئەکوژرێت، بەڵام دیفاع لە مسلمانان ناکات. مع الأسف بۆ مسلمانان، مع الأسف بۆ ئیسلام کوا صلاح دینەکان، ئەی کوا معتەسەم ئافرەتێ هاواری کرد لە بری دنیاوە ستەم لێ کراوە بوو فریای کەوت. ئەی صلاح الدینی ئەیوبیەکان کوان؟ مسلمانەکان بەعام هەموومان زەلیل بووین، ئیسلامیشمان زەلیل کردووە، ناژێرن دیفاع لە مسلمانان کەین بۆ ئەوەی دیموکرات خوازەکان گلەیمان لێ نەکەن ئایە ما ئیرهابیە. شانازیەکەم دیفاع لە مسلمان بکەم، پشتگیری بکەم، ئەگە دیفاعی لێ نەکەم ئەو مەظلومە کەواتە ئەبێ لە ئیمانەکەم بترسم. بۆیە ئێمە مسلمانەکان بەس دوعامان لەسەرە و ئەوەمان لەسەرە قەزیەکەیان بناسێنین کە مسلمانان لە عالەما چەند مەظلومن گیان لێ یەکرێ. بۆیە لە منبەرەوە داوا لە خوا ئەکەم، ئەڵێم یا ڕەبی خوایە لەبەر خاتری ئیسمی عەزەمی خۆت، لەبەر خاتری ناو جوانەکانی خۆت، خوایە ئەو مسلمانانە ڕزگار کە یا رب العالمین، ئەو بوزیان لەناو بەری یا رب العالمین، پشتیان بشکێنی لەناویان بەری، ئەو بێدینانە ئەو بێویژدانانە خوا کەرامەتیان بشکێنی، خوایە گیان جوندیەکانی خۆتیان بۆ بنێری، ئەو جوندیانەی کە لە بەدرا دابزین خوا لەناویان بەری، بە تەوفان بە لافا و بە بوومەلەرزە خوایە لەناویان بەری یا رب العالمین. خوایە مسلمانان سەرخەی، خوایە مسلمانان ڕزگار کەی، ئەوانە مەظلومن یا رب العالمین، خوایە سەریان خەی، ئەوانە برسین خوایە تێریان کەی، ئەوانە ڕەشوڕوتن خوایە پۆشتیان کەی، پێپەتین خوایە گیان ڕزگاریان کەی یا رب العالمین. دەربەدەرن، ماڵوێرانن، شەهید کراو و بریندار کراون، خوایە تۆ کەسی بێکەسانی، خوایە فدای مسلمانان کەوی، خوایە ڕەحم بە ئێمەش بکەی، خوایە لە گوناحمان خۆش بیت، لە گوناحی مسلمانان خۆش بیت، خوایە عاقبەت خێرمان کەی، خوایە ئیمانمان سەلامەت کەی، خوایە ئیصلاحی حاڵمان بکەی، خوایە دوعاکانمان گیرا بکەی، خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، ئەو کەسەی نەخۆشە و داماوە لەم گەڕەکەیە خوایە شیفای بدەی، ئەو ئافرەتەی نەخۆشە خوایە شیفای بدەی، ئەو گەنجەی نەخۆشە خوایە شیفای بدەی، ئەو باوکەی نەخۆشە خوایە شیفای بدەی، هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە ڕەحمی پێ بکەی، خوایە هەرزانی خەتە وڵاتمانەوە، وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ وەپارێزی یا ڕەبی، خوایە هەر کەس دڵی ئەم خەڵکیە چاکی بۆ بکەی، ئەوەی خائینە خوایە چاکی بکەی، ئەگە چاک نابێ خوا لە ناوی بەری، ئەوەی دیفاع لەم خاک و خەڵکاکە خوا ناجحی کەی، سەلامەتی بکەی، خوایە قەرزی قەدران دەفع بکەی، مشکلەی مسلمانان شایەسەر بکەی، خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی، خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين. الحمد لله رب العالمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم